ئێستا تەمەنم بەرەو 70 ساڵ لەوەتی دوکانی خۆم داناوە لە باوکم جیابوومەتەوە هەتاکو ئێستا هەر خۆم بەیانیان زوویم دوکانم کردوێتەوە یەک شاگرد بەیانی ناهاتم دوکانم بۆ بکاتەوە هەر خۆم دوکانم کردوێتەوە نە کوڕم نە شاگردم نە کەس هەتا ئێستاش خۆم دوکانەکەمەوە لە مناڵیەوە لە ناو کەبابخانەیەم هەتاکو ئەم دەقەیە بە مناڵی لە لای باوکم بووم هەتا گەورە بووم و هەتا بەرەو 70 ساڵ ڕۆم هەر خەریکی کەبابچێتیم و پەرەمانیاوە بەشەکەی خۆمان ئێمە بەنسبەت باو و باپیرمەوە لە ساڵی سیەکانەوە هەر خەریکی کەبابچێتی تەمان ئێمە لە باوکمانەوە باپیرمانەوە بمان ماوەتەوە ئێتر منیستا خۆم و کوڕەکان هەموو کەبابچین و هەر بەردەوامین کە تەوعەن کەبابی جاران حیوان هەمی لەو دەشتا ئەلەوەڕا گژوجیایە خوارد تام و لەزەتیشی خۆی هەبوو تایبەت بوو تام و لەزەتەکەی ئێستا لە خانە لە کەندانە بەچن و ئەم عەلەف و مەلەف و شتانەیان هێنێ ئیتر بۆیە وایە ئینجا ئێستا ئێمە لەخوا بەزێبێ وامان لێ کردووە کەبابەکەمان هێناوەتە سەر تامی جاران ئێستا تەمەنم بەرەو 70 ساڵ لەوەتی دوکانی خۆم داناوە لە باوکم جیابوومەتەوە خوا ئەفریقا کە باوکم ئەمریکای کردووە هەتاکو ئێستا هەر خۆم بەیانیان زوویم دوکانم کردوێتەوە ئەوە چەند ساڵە هەتاکو ئێستا یەک شاگرد بەیانی ناهاتم دوکانم بۆ بکاتەوە هەر خۆم دوکانم کردوێتەوە نە کوڕم نە شاگردم نە کەس هەتا ئێستاش خۆم دوکانەکەمەوە وەڵام من زۆر دڵخۆشم بە شانازیەکەم بە ئیشەکەمەوە ئیشەکەم وەکو هیوایەتی لێ هاتووە چۆن ئایەشێک خەڵکێک حەزی لە تەیرە لە توورێکە منیش هیوایەتەکەی من ئێستا هەر کەبابچێتیە و زۆری حەزی یەکەم